بارگرژیەکانی ئۆکرانیا ڕوو لە هەڵکشان دەکەن. رووسیا زیاد لە 100,000 سەربازی لە سنوورەکان کۆ کردووەتەوە. ئەمریکاش هێزێکی خستۆتە ئامادەباشیەوە. هاوکات و توێژەکانیش بۆ هێورکردنەوەی دۆخەکە بە چڕی بەڕێوە دەچن. جۆن کێربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ئاشکرای کرد کە وڵاتەکەی لە پێناو پشتیوانیکردن لە هێزی وەڵامدەرەوەی سەر بە ناتۆ 8500 سەربازی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە. وتیشی دەکرێت ئەو سەربازانە لە ئەمریکاوە ڕەوانە بکرێن و دەشکرێت لە ناوچەکەوە شوێن گۆڕکیان پێ بکرێت. هاوکات جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرۆکی بەشێک لە وڵاتانی ئەوروپا وەک بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا و ئیتاڵیا و پۆڵەندا و سەرۆکانی کۆمیسیۆنی ئەوروپا و ئەنجومەنی ئەوروپا و سکرتێری گشتی ڕێکخراوی ناتۆ لە ڕێی ڤیدیۆ کۆنفرانسەوە سەبارەت بە دوایین گۆڕانکاریەکانی ئۆکرانیا کۆبوویەوە. دواتر بایدن لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند کۆبوونەوەکە زۆر گرنگ و ئەرێنی بووە و بابەتی باشی تێدا باس کراوە. لای خۆیەوە یان ستۆلنبەرگ سکرتێری گشتی ناتۆ ئاشکرای کرد کە وڵاتانی بەشداری ڕێکخراوەکە تاوتوێ ئەگەری ناردنی چەند گروپێکی شەڕکەر دەکەن بۆ ناوچەکانی دەریای ڕەش بە درێژایی سنوورەکانی بولگاریا و ڕۆمانیا و تورکیا ڕەتیشی کردەوە ئەوی هێزانە ببنە هەڕەشە لەسەر رووسیا و گفتوگۆکانی ئاشتی لەگەڵیدا. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا چەند وڵاتێک لە نێویاندا ئەمریکا و کەنەدا و بەریتانیا داوایان لە هاوڵاتیان کرد ئۆکرانیا بەجێبێڵن. ئەوەش ئاماژەیەکی ڕوونە بۆ زیادبوونی مەترسیەکانی هەڵگیرساندنی جەنگ. لە بەرامبەردا رووسیا دەڵێت ئەمریکا و ناتۆ بەردەوامن لە کۆکردنەوەی هێز و ڕاوانەکردنی چەکی قورس بۆ سنوورەکان. جەختیش دەکاتەوە کە ئەوان تەنها داوای گەرنتی ئاشتی لە ئەمریکا و ناتۆ دەکەن و دەیانەوێت بەر بە پەلکێشی ناتۆ بگرن بۆ سنوورەکانیان نەک هێرشکردنە سەر کیڤ. سەبارەت بە داواکاریەکانی رووسیا جۆن کێربی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند لەم هەفتەیەدا واشنتۆن بە نووسرا و وەڵامی داواکاری مۆسکۆ دەداتەوە سەبارەت بە داواکردنی گەرنتی ئاشتی و ڕێگری لە پەلکێشەکانی ناتۆ بۆ سنوورەکانی رووسیا. وتی لە دوایەوەش چاوەڕێی وەڵامی رووسیا دەکەین. رووسیا جگە لەو فشارە سەربازیانی لەسەر ئۆکرانیا و هێرشکردن و داگیرکاری ئەو وڵاتە دروستی کردووە. هاوکات دەیەوێت تاگلانەدان بەسەر بەخۆی هەردوو ناوچەی لۆگانسک و دۆنتسکدا بنێت وەک 2 هەرێمی سەربەخۆ کە لە بنەڕەتدا 2 ناوچەی سەر بە ئۆکرانیان. لە ڕاگەاندراوێکی نوێژدا کۆشکی کرملن ڕایگەاند بە نیگەرانیەوە چاودێری ئامادەباشی هێز ئەمریکیەکان دەکەین لە چوارچەوەی بارگرژیەکانی ئۆکرانیا. بەڵام ئەو هەنگاوانەی ئەمریکا کاریگەریان نابێت لەسەر ڕەوشی گفتوگۆکان کە بەپێی هەمان ڕاگەاندرا و لە کۆتایی ئەم هەفتەیەدا ڤلادیمیر پۆتین لەگەڵ هاوتا فەڕەنسیەکەی دۆخی ئۆکرانیا تاوتوێ دەکەن. этих вакцин по всему миру как можно быстрее и как можно в большем количестве.